خانمی پاوەیی یەکێکە لە شاعیرە ناودارەکانی کورد کە یەکێکە لەو شاعیرە ئافرەتانەی کە ژمارەیان کەمە لە نێو مێژووی ئەدەبی کوردیدا. بەڕێز میوانانی خۆشەویست بەرپرسانی حکومی ڕێز و سڵام هەن خزمەتانم ئارۆ بسە ئافرەتێوی ئینانی خزمەتانە چی دیدارەنە بەشدارەنە وتارێ کە قەرارە من پێشکەششکەرونە سەر و شعر و ژەنا هۆرامانە. ژەنی هۆرامانی بە درێژایی مێژووی ئەگەر ئێمە بلمێناوە دلی فۆلکلۆرەکە و هەر پاسە ئا کەسی کە شعرە شابێنە ئا ژەنە خاتونی کە شعرە شابێنەوە پسە سەنەدی مەنەنجیای و ڕۆڵی گەورە شابێن جەوەشکردەی تاریخ و مێژوو هۆرامانیانە خاتونی فرێ ما بێنێ تۆرێزە خاتونە ما بێنە و فرێجە ژەنەکە کە چێگەنە یاگوانێنیا باسشاکەر و مەستورەی ئەردەڵانە بێنە وە شاژەن و ژەنەکەما بەڕاستی خاتونێ بە بەرزە کە جە شعرە نەبەڕاستی ئاڵوگۆڕی وی عالژ وەش کرد و ڕچە ژماڕە و تاپوەکە ژماڕێ خاتو جەهان ئارا خاتونەنە کە ئی دیداریچە هەر بەناو و ئی خاتونە گۆرێوە نریانەرە ئی خاتونێ پسە کەسیوی ئاما دلی شعرێنە ئاڵوگۆڕی وی گۆرەژ وەش کرد ئاما نازی ژەنانە و هەستی ژەنانە و ئاچێوەکە پێژەنێوی و باسکردەی جە ئەندام و وێش کە تا ئازەمانە و چا دۆرەنە پسە بیان بڤیوی و باسش نەکریان دلی شعری هۆرانیەنە وم تاواش دلی شعر و کوردەواریەنە بەڕاستی هیچ باسی وش سەر نەکریان جەهارە خاتونە ئاما و پاژنیانە ئی عەرسە و دەستش کرد بە شعرباتی کە پەڕ بێجە هەستیوی ژەنانە و ئینە بەڕاستی ئینقلابی گۆرە بێ پێژەنا ئێمە فرە ڕەحەت ئاما نمونە شعری بشتێگەنەم هەن ماچۆ ئەگەر من جارێ تۆم کردان ڕەنجە دەستورن ئانە پێش ماچان لەنجە ئێمە ئەگەر بێمێ مێژوو هۆرامانی دێمێ وەروچەما ویلمی هیچ کامجە ئاشعرواچە حتا جە کوردەواری چەنە ئێمە بێتێوە ئەچیمنێ مەیزمێوەکە ژەنێوە جەسوورانە و نەتەرسانە و تێکۆشەرانە ئامێنە نەمێڵان چا زەمانەنە کە فەرهەنگ و داب و نەریتیوی پیاسالارانە و نێرینەگی حاکم بیان ملو کۆمەلگایەرە فرە ڕەحەت چێگەنە ماچۆ من نازم کردن تۆ ماچی جەنگن بە تەرەفەکەش ماچۆنە جەنگ نیەن میرزان نەگەشت ڕەنگن تەماشەکەرە ئەچێگەنە ئەگەر ئێمە بێمێ حتا سەر و یەکدانە بێتێ و جەهانارە خاتونی بێمێ بنێمێرە کۆنفرانسێ بژ لازمە پێ ئا دۆرەیە چا زەمانەنە بەڕاستی خاتو جەهانارە ڕچەشکێنێ بە گۆری بێنە پانەڵەکۆ من ئارۆم هەر پاسەکەواتم بەحس و شعری فۆلکلۆرین و من ئامێنە دلێشەنە باس و لایەلایەم هۆرچنیان ئالایە لایە کە جە سینە و دەروون و ئەڵایەکامانە گم بیەن و چنی وێشە لەوان چێرۆخاکی بەڵام ئێمە پسە ژەنا هۆرامان و ئەو دیمی کۆتێن مێڕا جەمعێوە کۆتێن مێڕا سەروینەیە کە فۆلکلۆرەکە بێزمێەوەی و بەشی چا فۆلکلۆرە لایە و ئەڵایەکان کە بە هەستیوی قوڵ و دەرونیوی پڕهەست و سۆزاویۆ ئامێنێ و سەر و بێشکو ئەڵێشە سەر و بێشکو و لانکۆ و زاڵەکەی زاڵەشە لاونانۆ ئێمە فرە بێتی فۆلکلۆرێمە ئاچێوەکە سینە بە سینە ئامان گەرەکمانە بنویسمێشاوە مەکتوب بێشاکەرمێ کە بێدما ڕۆیچما دەردەبوەرانە کە بێگومان هەموو کارەکانیشمان لەژێر ڕێنمایی و ڕاستپاردە و چوارەمین دیداری ئەدەبی هەورامان بە ناونیشانی جیهان ئارا خانمی پاوەیی کە خاتون